سڵاو بەرنامەیەم جارەمان بەرنامەیەکی تەواو کۆمەڵایەتی دەروون ناسیە، یعنی ئەم ناوچانە و هاوڵاتیانی ئەم ناوچانە مەبەستم کوردستانە، بۆچی ئەوەنە پێمان عەیبە بچینە چوارچێوەی سیستەمەوە. بە نمونە یعنی نووسراوە مەلەکردن قەدەغەیە، بەڵام لە پشتی ئەو قوتعەیە کە نووسراوە مەلەکردن قەدەغەیە خەریکی مەلەکردنە و هەر هەفتەی جەنازەیەک هێننە دەرەوە. لێرە نووسراوە تکات پێشەشی پارەوەرەگرین، نانەکەشی تاوا کردو ئینجا پارایە. لە جێگەیەکی تر نووسراوە تکایە داوای قەرز مەکە، نووسێتی وەڵامەکەشی نووسیەوە بۆ منیش نووسێتی بەڵێ بۆ تۆش، بەڵام هەر داوای قەرزەکە و داوای دەفتەری قەرزەکەکە. یعنی لە شوێنێک نووسراوە تکایە بێدەنگی پارێزە لە هەموو شوێنێ فەوزاتر و قەرەباڵغترە. یعنی منەمەیە بپرسم بۆچی لەم کۆمەڵگایانە لەم ناوچانە ئەوەندە پێمان عەیبە پابەندی ئەو نووسینانە بین کە بۆمان نووسراوە. بۆیە ئەو فەوزا و کارە ساتانەی دەیەکەوێتەوە. وەک دووبارەم کردەوە وەرزەکە وەرزی هاوینە، لە زۆربەی شوێنە گەشتاریەکان بە قوتعەی گەورە نووسراوە تکایە مەلەکردن لەم شوێنەدا مەترسیدارە و قەدەغەیە، بەڵام لە پشتی قوتعەکەەوە لەگەر ڕێزمان ڕەنگە مەست بێ یا مەستیش نەبێ خۆی هەڵایەتە ئەوکۆ دوای بە 15 کەس دەریهێنە و جەنازەیەک دەرێنەوە قوڕەکە بەسەر خۆی و ماڵ و مناڵیە. بە خۆشحاڵیەوە بە میوانناری دوو میوانی ئازیز کاک بەختیار کەمال تاڵەبانی مامۆسای زانکۆ، زۆر خۆشحاڵ بووم کە ئامادە بووی لە بەرنامەکەمە وەک یەکەم جار، چکە مامۆسایەکی قسە شیرین، یەکێکی لەو مامۆسایانی کە پیاوە حەزەکە گوێ لە ڕێنمایی و ئامۆژگارەکانە ببێت. دووبارە بەخێر بێی، بابەتێکی تۆزێک هەستیارە بەڵام خۆشحاڵ بووم کە ئامادە بوویت. دووبارە بەخێر بێی. میوانی دووەمم کاک بەرزان سعید گەوهەر، پێم وا بێ تایتڵە ناوێت ماشەڵاوەنە ناسرایی بە تایبەت دەستەیمانیە، جەنابەت قاوەخانەیەکە هەیە، هۆکاری میوانناریەکە و ئەتوانم بڵێم کۆمەڵناسێکی بە ئەزمموی، نەک کۆمەڵناسێکی شەهادە و دراسەوە، بەڵام کۆمەڵناسێکی بە ئەزمموی، خۆتەی لە قەرەی پێشانگا، خۆتەی لە قەرەی هەندێک بابەتی تەنز لە کۆمەلگا بە قسەی خۆت کاڵێن بابەتانە بابەتی تەنز نین، بابەتی تراژیدیای ئەم کۆمەلگەیە. یعنی خۆتەکەی بە قاوەخانەکەی جەناب تا نووسیوتە تکایە قەرز هەیە، تکایە بێدەنگ مەبە، هەموو شتەکانێ بە عەکسەوە نووسیوە، خۆی بۆ خۆی بابەتێکی سەرنجڕاکێشی و کەسادێکی سەرنجڕاکێشی. دووبارە بەخێر بێی، ئازیێتە کێشا و خۆڵێ خۆشحاڵ بووم بەشدار بووی لە بەرنامەکە. سپاس بۆ کەناڵی 24 کەم ئێوارەیە تیشکی قسە سەر من قوربانم، تۆ تیشکێ لەسەر. کاک بەرزان، کاک بەختیاریەک باگوێیەکمان لێ بێت، بۆچی سەرەکەی بە قاوەخانەکەی تۆ ئەم دروشمانەی ئێمە خوێنومانەتەوە نووسیوتە تکایە قەرز هەیە، تکایە دەنگە دەنگ بکە، تکایە ئەوە بکە، بۆچی وا نووسیوە؟ جارێکتر سپاس. من کوڕێک مێنای ئەنتۆنە لە ساڵی لە ژنێکی ڕووس لە ساڵی 2014 هاتۆتە کوردستان. باشە. ئیتر کە بوو بە 18 ساڵ لێرە داوای لە من کردوتی من حەزەکەم ئیشێکم بۆ بدۆزیتەوە، من تەمەنم گەیشتۆتە 18 ساڵ و پێم ناخۆشە کە داوای پارە لە تۆکەم. باش. ئیتر هاتم ئەم قاوەخانەیەم بۆ دانا. باش. لەبەرەوە قاوەخانەکە هی من هی کوڕەکەم. هی کوڕەکەتە. باش. من جار ئەچمە ئەوێ هەر ئایدیایەک بزانم خزمەت بە قاوەخانەکە ئەکا، پێیان ئەڵێم ئەوە باش ئەوە بکەن. باش. یا وتەیەک بنووسی لەسەر دیوارەکە یا شتێک کە بێتە جێی سەرنجی خەڵکو و هەندێک گۆڕانکاریش بێت کە مرۆڤەکە بەسخوای بچێتەوە. باش. خەسڵەتی مرۆڤ وایە کە شکاندن بە دیوە ئیجابیەکەیان مرۆڤ دروست دەکات. چۆن؟ ساڵی 2009 لە هەولێر تەمووز بوو، زۆر گەرم بوو، دەسم لە تەکسی ڕاگرت، بەس پێشەوەی دەستی ڕاگرم دوو ئاوام کڕی، وتم ئایەکیان بۆ خۆم ئایەکیان بۆ سایق تەکسیەکە. ئیتر کە سەرکەوتم بتڵاوەکەم مایە ئەو جامەکەی کردەوە بتڵێ ئەو لە دەرگای سیارەکەی و فڕیایە خوارەوە. کاکە بۆ فرێداوتی گەرم بوو، وتم باسی ساردی و گەرمی ناکەم، من باسی ئەوە ئەەکەم تۆ ئامادە نیت دووسێ دەقە ناو سیارەکە و پیس بێ، بەس ئامادەی نیشتیمانەکە و پیس بێ. ئەو کوڕە گەنجە خەریب خۆی با بە شوێنێکە یەکسەر گۆڕا. کاکە لەسەر خۆ منیش پێشتر نەمەزانی فێریان کردوم. ئیتروتی بڕوا بکە چیلکەی دان کلێنسێک ڕۆژ نایەمە خوارەوە. باشە بن ئەوە جوابە نایەمە بۆچی لە قاوەخانەکە و نووسیوتە پاکەجی گشتمان ئامادە کردو ئێستا بینەریە بین، بۆچی لە قاوەخانەکە و نووسیوتە تکایە قەرزەیە، تکایە هەر هەموو شتەکانێ بە عەکس. ئەوەشەمی پێ دوایەم کۆمەڵگەی پێ عەیبە، ینی
پێ ئەی بە خۆی یەکسان کا لەگەڵ ئەو دروشمەی کە بۆی ئەنووسێ بێگومان پێی بە کەمیە زانێت مەسەرەن تۆ ئێستا وشەی بمبورە داوای لێبوردنەکەم لەم کۆمەڵگایە نییە بەدەک من یۆ لێبێ بەدەک بن وەکو سوتفا وەکو حەدەسێک دەست خۆش کاک بەختیار با من پرسیارە لێ نەکەم بۆچی ینی ڕێکەوتی کە لە بەشداربی لەم بەرنامەیە و لەسەر ئەم باسە قسە بکەین کاک دەروون جارێکەم سلوک هەڵسوکەوت با بەوە دەست پێ بکەین سلوک هەڵسوکەوت کۆمەڵێ فعلە کۆمەڵێ کردارە باشە کۆمەڵێ بیر و بۆچوونە کۆمەڵێ ئەفکارە کە بۆ مرۆڤ دروستە بێت لە منداڵەوە تا گەورەی تا مردن باش ئەم ئەفکار و بیر و بۆچوونانە بۆی بزانین بنچینەکەی چی ئەم خەڵکی ئێمە بووە هاتووە باش لە هەموو سەرچاوە زانستیەکانە باسەکە بە کۆمەڵێ سۆرس بە کۆمەڵێ سەرچاوە ئەم ئەفکار و بیر و بۆچوونانە دروستە بێت ئەتە کابرایەکی هۆڵندی دەبەیەکی بیبسی پێ لەم سەر بۆ سەری جادەکە فڕی نادا هەتا تویەکە دۆزێتەوە هەتا تەنەکەیەکە دۆزێتەوە ئەوە نەبێ بە لەیلون وە نەهارن بۆی دروست بێ یەک لە ئەنجامی پەروەردە لە ئەنجامی پەروەردە بۆی دروست بووە لە یەکی ئیبتیداییەوە تا 12 ئامادەی تاوەکو زانکۆ تا پۆستگراجوێت دراوە بەگوێ چۆن زۆر جارێمە بیستمانە دەڵێن وانەی ئەخلاق لە یەکی ابتیداییەوە هەتا پۆستگراجوێت دکتۆرا دەخوێندرێ لە زانکۆ و لە هەموو قۆناغەکان دەخوێندرێ بەمە فێرە بیت من بۆی دوایی بینەران گلەی نەکەن من پۆستگراجوێتم بە حسابی خۆم دکتۆرام تاو کردووە تا ئێستاکێ لە یەکی ابتیداییەوە هەتاوەکو زانکۆشم تاو کردووە کە دکتۆراشە باشە منهەجێک محاضرەیەک بابەتێک نەبووە بۆ ئەم شتانی کە من و تۆ باسیەکەی هونەری هەسوکەوت هونەری تعامل هونەری پیس نەکردنی ژینگە گرنگی ئەمە کەواتە خاڵی یەکەم پەروەردە خاڵی دووەم مرۆڤەکان عادەتەن کە هەندێک سیفات وەرەگرن زۆر جار لە دینە وەرەگرن کە شەرق ئەوسەتی خۆمان بە جۆری لە جۆرەکان هەریەکەی هەڵگری دینین کە ڕەنگەی سەر بە ڕێزێک بڵێ جاخۆ هەندێک وڵات هەیە ڕەنگە هەر دین ناپەرستن هەر دینێکیان نەبێ ڕەنگە ئەمان لەوەیە کاڵ بن بەڵام بە جۆرێکی تر تۆخێکەنەوە خاڵی سێەم زۆر جار ڕۆشنبیری وڵاتەکە ئاستی ڕۆشنبیری وڵاتەکە کاریگەری لەسەر دروستکردنی سلوکەکە خاڵی چوارم ڕاگەیاندن سەدێمە سەر پرسیارەکەت بۆ ئەم خەڵکەوە خاڵی چوارم ڕاگەیاندن سلوک لە مرۆڤەکانە دروستەکە ئێمە ما یەک دقە ئەوە سێنم ینی ببوورە ئێمە بە خۆشحاڵیەوە زۆربەی خەڵکی کوردستان و کورد زمانەکان پشتگیری بەرنامەکەمانەکەن و پشتگیری ئەم بەرنمەیەکەن واشیان کردووە کە فشار لەسەر حکوومەت و دەسەڵات دروستکەن ئەو پشتگیری ئەوان کە بە دوواداچوون بۆ ئەو دیاردانە بکەمە بەڵام ئەوەڵی کە لەگەڵ برادرانی کوردستان 24 مناقەشەی ئەم بەرنمەیەمانە کرد خۆمان لە خۆمانە هەندێک جار ئەترساین بەوەی کە ئێمە یەکەم بەرنامە لە تاوالێتەوە دەستمان پێکردیانی وا دەستمان پێکرد کە ئەم کۆمەڵگەیە هەندێکمان نازانین چینە تەوالێتیشیان کەینە دەرەوە ژێر خۆمان پاناگەینەوە باشە هەندێک لە برادران پیان وا بوو کە ئێمە هەنگایەکی تۆزێک جیاوازەنین تۆزێک ڕەنگە کۆمەلگۆک و پێویست لێمان وەرنەگرێت هەتا ئێستاش ئەو تەسەورە لە لای هەندێک لە بینەرەکان هەیە کە تۆ بۆ باسی نەود ناکەی تۆ بۆ باسی بودجە ناکەی تۆ بۆ باسی هەموو دزیە ناکەی لە وڵاتە ئۆکەی من هەمیشە وتومە ئێمە کۆمەڵێ میدیاکار و کۆمەڵێ هاوڕێم خەریکی ئەم بەرنامانن با ئێمە ئەوە نەکەین با ئێمە پاک و خاوێنی بەڕاستی ینی گەندەڵە دزە چوزانم هەرچیەکەیە لەم وڵاتە کەسمان لاریمان لەوە نییە کە ئەم وڵاتەوەکو پێویست ناچێ بەڕێوە بەڵام ئەگەر ئێمە هەمومان مەشغوڵی ئەوە بین و هەر لە شوێنی خۆشیابێ ئەی چێ خەریکی ئەم دیوەی کۆمەڵگە بێ ینی منەمێ ڕێکی جەنا بە دووەرگرم لە خاڵی چوارەمە ئێمە ئیشێکی باشمان کردووە کە دەستمان ناوەتە ئەم جۆرە بەرنامانە و دەستمان ناوەتە ئەم سوچەی کۆمەڵگە ڕاگەیاندن هۆکارێکی زۆر گرنگ و مهمە بۆ دروستکردنی ئاستی ڕۆشنبیری بۆ دروستکردنی سلوک ینی نیست پێ ئەڵێ بیهیڤیر سلوک ڕفتارێک کە لە مرۆڤێک ها دروستە بێ یەکێک لە هۆکارەکە گرنگ و مهمەکان کە ئێستا لە جیهانە باسەکرێ بریتێ لە ڕاگەیاندن بۆ چکە ئەو مرۆڤەی ئەو گەنجەی کە ئێستا سەیری بەرنامەکەی من و تۆکە ڕەنگە باوکی لە 24 ساعاتە مەجای نەبێت یان کاتی نەبێت یان خۆی بۆ تەرخان نەکرد بێ 10 دقیقە قسەی بۆ بکە یەک ساعات لە دیار بەرنامەکەی تۆ دانیش واتە جاری وایە تۆ ڕۆڵی 6 باوکە بینی ڕەنگە هەموو مام و خاڵ ئێستا و کوڕە جوانە و کچە جوانی کە سەیری بەرنامەکەی تۆکە ڕەنگە بە ڕێزی وابێ سەر لە بەرنامەکەی ڕەنگە بە مانگ خاڵی نەبینێ
کامە سۆرسێک و سەرچاوێکی زۆر گرنگە بۆ دروستکردنی کللتور لە کچەزاکەی خۆیان لە کوڕزاکەی خۆیان ڕەنگە مامی بە ساڵ یان بە مانگیان بە چەند مانگ نبینی بەرەو ئێستا وای لێ هاتووە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی جاروایە 6 ئەوەندە ڕۆڵی باوکە بینێ 6 ئەوەندە ڕۆڵی تەلەڤیزیۆنی بینێ بۆیە خاڵی چوارم ئیشێکی زۆر باش ناکرێت خاڵی پێنجەم کە زۆر گرنگە یاسا دروستێکە تۆ وا تەسەووری نەکەی من چەند ساڵێکە لە وڵات لە دەروی وڵات بوومە هاتومەتەوە بۆ ماڵەوە ئێستا هەمیشە کارەبای ڕئیسی بیامۆری دەبێت لە دەبلوسیەکە دێمە دەرەوە گڵۆپەکە کوژێنێت لەبەرەوەی لە شوێنێکی تر یاسا فێری کردم یاسا فێری کردم کە دەبێت تۆ گڵۆپەکە بکوژێنیت تۆ ئەگەرنا بە جۆرێ لە جۆرەکان تۆ بۆ پۆڵێ ئەشکێتەوە بەسەرتا بە مادی ئەشکێتەوە ئەوەش خاڵی پێنجەم خاڵی شەشەم بۆی بگەینە نەتیجەیە کە ئەم خەڵکی ئێمە بوا دەکە خاڵی شەشەم بریتێ لە قانونی عقوبە و پاداشت هەر وڵاتێک هەر مەملەکەتێک من نمونەیەکت بێنەوە کە ئوستاز ڕەنگە نمونەی وای تیاابێ لەم چەند ڕۆژیا برادێکم وەختی خۆی کۆنە برادری بین بەڵام بەڕاستی و معنای کەریمە چوختی بوو وتم ئەرەمامە وەزعت لە چۆن لە ئەڵمانیە ئێستاش وەک چوختەکەی جاران نەماوەتی دکتۆر نەما گوزەشت وتم بۆ وتی قانون هەیە هێشتا جنسێم وەرنەگرتووە بەس تەنها شتێک بکەم لەسەر جادا یان ئیشێ بکەم دەچێتە فایلەکەمەوە لە ڕۆژی ئیقامەدانەکەیە ئەم فایلم بۆ هەڵەدرێتەوەڵەن تۆ کەتنێکت کردووە تۆ بەزمێکت کردووە تۆ داوتە لەسەر سپێک تۆ لە شەق وەکۆڵی قژ زەردێک و لە چاوکاڵێکت داوە لەبەرەوە ڕەنگە کەیسەکەی 6 مانگ دواکرد کەواتە ئەمەیە هۆکارەکەی کە ئێمە لەم وڵاتی ئێمە بەخۆشمەوە کاتێکە لە زانکۆ وەرگیراوم هەرچی کەتنیەکەم کردبێت قیاز نەبووە قیاز نەبوو بۆ وەرگرتنم بۆ زانکۆ حکومەتی هەرێم وتێتی تۆ نەوەت و ئەوەنە تێناوە فەرموو بچۆ تۆپ وەنە هاتووە قیاسێکە بێ قپاداشت قیاسی سلوکی تۆ لەناو کۆمەڵگە بۆیە لەو وڵاتەیە ڕەنگە داتەکەواتە قانونی عقوبە و پاداشتیش ئەوش بخۆی خاڵێکی زۆر گرنگ و مهمەکە خاڵی زۆرتر هەیە کە ڕەنگە تۆ دەسەکانی خۆش بێ من پاکێجێکی گشتیمان ئامادە کردووە پاکێجێکیشمان لە قاوەخانەکەی کاگوەرزان هەر ئامادە کردووە قاوەخانەکەی کوڕەکەی باشە نازان بۆ پێو ناخۆشە بڵێن قاوەخانە ڕاستکردنەوە بوو باشە ئیجازە بناوی ئەوەیە باشە باش باشە بەس ئێوە حەزەکەن وەکو قاوە فرۆشێ بناسیێن ئاسایی هەموو ئیشەش هەموو لەوە بە شەرەفترە لەسەر وەرگی خەڵک بژیت دەست خۆش زۆر تاوانەنە هەڵبەتەوەکو تەنز وتم ئی کوڕەکەتە و من بەڵێناغا بە هەموو قۆناغەکانی ژیانە ڕۆیشتم بە مناڵی دوکانی ئاسنگەریمە بووە پێشمەرگە بووم دەستخۆشنایشم کردووە دەست خۆش بەطعمم هەبووە قاوەخانە بە هەمویان ڕۆیشتم زۆر ئاسایی نمونە زۆر بێ پاکێجێکی گشتیمان لەسەر ئەم دیاردێ ئامادە کردووە کە ئێستا باسیەکەین با بینەری ئەو پاکێجە بین بە دوای ئەو پاکێجە لە دوای کۆمەڵی مناقەشەی ترمان بۆ ئیسراحەتێکی مێشکمان سەیری پاکێجەکەی قاوەخانەکەی کوڕەکەی کاک بەرزانی شەکەی فەرموو لەوێ دەبینم نووسراوە مەلەکردن قەدەغەیە بەڵام لە هەمان کاتدا تۆش دەبینم مەلاکی بۆچی مەلاکی بۆچی مەلاکەم بۆیە ئەو من لێ دەزانم ئەوانەی دێنێرە نازان مەلەی بکەن بۆ گەشتیاری عەرەب هەیە مەلەی بکە بۆ مەی کورد نییە مەلەی بکەنێرە ئێوە ئێستا مەلاکەن بەڵام لە تەنی شۆ نووسراوە مەلەکردن قەدەغەیە ئەم مەلەکردنە بۆ چیە گەڕێتەوە یان چۆنیەوە گرنگی بۆ قوتعانە نادەن وەکو بەخێر بێ مەسەڵەتە بۆ خۆمان مەلا ئەزانین بۆیە نووسرا قەدەچیش تەنیا بۆ قەدەغەکردن نووسراوە کافی نییە پێویستە لەسەر حکوومەتی تازە چەندتیمەکی دەریاوانیش لێرە هەبێ بۆی کارەساتی خەکانتیا ڕوو نەدا ئەو نووسینەت بۆچی داناوی پشتەوە وڵای ئەوە مارکێتمانەیە ئەمە ئەو فۆرم لێرە داناوە ئەوە مەغزەندمانە بۆ ئەوە ڕەتدایدنین تاوەکو خەڵک لێرە ڕاینەگرێت ئەشیامان بۆ دێدای بنین ئیتر خەڵک پابندی ئەوە بێت با بڵین نەوەڵە هەیە ڕایەگرێ بۆ 2 ساعات 3 ساعات شەریکەکانیش چاوەڕێ ناکەن مارکێتکەیانێ دەڕۆن
لەوێ نووسیتە تکایە پێشەکی پلێت ببڕە هاوڵاتیان پابندی ئەو نووسی نابن بەنسبەت ئەو نووسینەی ئەمە وەکو خواردنگا زۆربەی مشتریەکان پابندی ئەو نووسینەی نابنیان کاتی کە دیتە ژوورەوە هەر تەمەشای ناکە و دەچینانەکەی دەخۆ و پارەکە دێدا زۆری شەیە دێ دەڵێ نووسینەکەی دیتیە خوێندێتیەوە بەڵام وەکو ئەوە دەڵێ من ئەگەر پارەکە بدەم لە پێشەچیا نانەکەم بۆ ناخوری نووسیتە جگرەیشان قەدەغەیە ئایا تا چنێک با بڵێوانی سەردانیم دوکانەکەن پابندی ئەو نووسی نابن واللهی ئەمن لە باتی شوێنێک لە دوو شوێن نووسیتوان تکایە جگەرەکەشان قەدەغەیە بەڵام بە نسبەیەکی زۆر کەم پابندن بۆ ڕێنمایە یان دەبێ ئەمە داوای لێبوردنیشی لێ بکەین کە زگەرەکە داگرسێن لە شوێنە شوالانە دەبێ شخصی بەرامبەر بەخۆی معاناتی ئەو شوێنە بکە کە شوێنێکی داخراوە دەستان خۆش بەر لەوەی بێمە لای ئێوە کاتێکە ئەو وێنە نابینم کە تیمی دەروون و دیاردە ئامادەیان کردووە پێم خۆشەکە ماشەڵڵا ئەڵەی ڤیددیۆ کلیپەکەن یانی ئێمە لە سەعات 2 نیۆڕۆ تیمی ئەم بەرنامەیە لێرن منەمێ زۆر بەناو دەستخۆشی لە کاکبار کەم دەرهێنەری ئەم بەرنمەیە دەرهێنەری دەروون و دیاردە کاچێرش وەک پرۆدیوسەر کاک یوسف ستار وەکو کامێرامانێک و جیمیەکی بەتوانە و زۆر سپاسی کاک زانست و کاک شوانەکەم و زۆر سپاس بۆ کاک گۆڤند کە کاری لایتی کردووە سپاس بۆ کاک زانیار سپاس بۆ کاک گۆڤند مایکەکانی بۆ بەستین ئەم شتەم کەوتە بەرنمەکەی ئێوە سپاس بۆ شۆفێرە بەڕێزەکان سپاس بۆ تیمی تەکنیک بەڕاستی بەهێز و توانە و ئەو ئیمکانیەتە گەورەی ئێوە ئێماتوانین ئەم بەرنامە جوانە بکەین ئێمە سپاسیان نەکەین قوربانە ئێمە لە خزمەتیەوەین ئێمە هەمومان خزمەکاری میوانەکانمانی ئێمە ژەروەها لە بەرێمان بۆ ئامان جەگەڵین ئەوە تەواوە کاک بەرزانەڵێ کابراڵێ گەر لە پێشا پارە بە بۆیە بەخسی و خودعێ ناکە ئەگەر لە پێشا پارە باستەکانانەکەی بۆ ناخوێ دوایی ئەمە چییە ئەم سرچیەمان چییە لە کۆمەلگایەکین لە سەرەتاوە ڕایان نەهێناوین لەلایەن کەرتی پەروەردەوە ڕایان نەهێناوین کە ئیلتیزام بە یاسا و ڕێساکانی ژیانەوە بکەین ئەمە ئەستەکەگەر لە پێشا پارە با جیا بێتەوە لەو کۆمەڵی کە لە پێش و پارەیەوە ئەم جیاواز بێت ئەم جیا بێت بەڵام بە گوندەی زۆر بە کورتی ئاوایی شتەکە یعنی ئێوە خۆی جا بکاتەوە بە گوندەی ڕاستە ئەم هەموو وارەکانی تریش ئاوایی ئەو کەس هەروە بیرەکاتەوە لە دایرا وا بیرەکاتەوە ئەچێ بۆ هەر شوێنێکی تر وا بیرەکاتەوە لە زەواج وا بیرەکاتەوە ئیتر لە پێخەفی خێزانەکەی وا بیرەکاتەوە ئەم چی ئەڵێت بۆی جێبەجێ بکرێت نابێ بوترێن نە ئەمە ڕەبزەکە ئەمە بوونەوەرێکە ترسناکە لەسەر خۆی بە پلەی یەکەم هەتا ئەو کەسەی کە لەسەر و خۆیەوە ئەبێت اینجا ترسناکە بۆ سەر خێزان اینجا بۆ سەر کۆمەڵگا بۆ دەوڵەت بۆ ناو هەموو شەریحەکانی کۆمەڵگا باشە کاک بەختیار وەکو مامۆسایەکی زانکۆ ینی تۆ پێ دوانیە ئێمە ئەم دیاردەیەکی 100% دیاردەیەکی کۆمەڵاتیە بۆ یەک هیچ بەرپرسێکی حکوومەتم نێنا بۆێرە ینی من نازانم بەرپرسێکی حکوومەت بێنم بۆێرە چی پێ بڵێم بڕۆ کەلەپچە بکەرە دەستی و کەسانی کە ئاڵێ مەلەکردن قەدەغی خۆڵایەتەوە بەڕاستی نەمازانی لەگەڵ تیمی بەردامەکە بەرپرسی حکوومەت بینینەم بەرنامە چی پێ بڵێ بۆیە ئاواسی قۆڵی مناقەشەیەکێکین بەڵام پێ دوانیە حکوومەتیش ئەو دەستشلکردنەی ئەو نابەرامبەری یاسا کە بۆ من هەیە و بۆ کاک بەرزان نییە و بۆ تۆ نییە و بۆ ئەو هەیە و یعنی ئەم یاسایی کە وەکو دڵۆپەی باران بەر تۆکێ و بەر من ناکێ و بەر ئەمەکە و حکوومەتیش بەشێک نییە لەو هاوچێشەی کە قەدەری وڵاتە لەو بێدەنگی و قەدەری ئەم وڵاتە گەیشت بێرە کەس حساب بۆ قوتعەنەکە ئەوە تا کابرا مەسەلەن حکوومەت یاریێمی کوردستان قوتعەی $40 ئەگەر $100 تێچوو بێ بەڵام ڕێنمایەکی تۆکە هەڵبەتە ئینەیەکی تێم ئاوە بۆیە ئەڵێ مەلەمەکە بەڵام ئەڵێ بۆ گەشتیاری عەرەبێ بۆ من نییە یعنی دایمە موبەڕیر ئێنێتەوە بۆ غەڵەتی بۆ ئەو سەرکێشەیەکە ئیکەین هۆکاریش حکوومەت نییە خۆی بە تاکید لە مەسەلەی سلوک کە باسمان کردێکی لە خاڵەکانی ترکە ئەگەر هەر تەکمیلی قسەکەی پێشوو بریتێ لە یاسا لە هەر وڵاتێکە ئەگەر تەطبیق کرا بەڵام بە چەند مەرجێک ئەنی من لەسەری خوێن بۆ بۆم بەرنامەی جەنابەت یاسا چی کاتێک ئەتوانێت سلوک دروستکە خاڵی یەکەم یاسا گەورە و بچوو بگرێتەوە خاڵی دووەم یاسا تەدریجی بێت لە پڕ نەڵێت جگەرە مەمنوعە بەڵام پێشتر نەوتراوە بۆ شوێنە گەورەکان بۆ دایرەکان بۆ مەسوولەکان بۆ وەزیرەکان
بۆ مدیر عامەکان تۆ دیقەت بدەمە زۆر جار بەداخەوە لە کۆبوونەوەی مەکتەب سیاسی و سەرکردایەتی ئەم وڵاتەیە دەبینین جگەرەکە بەدەستێوەتیکەوە ئەو پەڕی سەپۆر بۆ قسەکەی جەناب من تۆزێ ڕاشکا و قساکەم ساڵەی پەرلەمان کە هەلەنا ئەو پەرلەمانە قەراری جگەرە کێشان مەمنوعکرا لە شوێنە گشتەکانە لە ناو ساڵەی پەرلەمانە دووکەڵ و بۆنی جگەرە مێشکە هەڵەگرێت بەداخەوە کەواتە یاساکە دەبێت بۆ گەورە بچوو بێت یاساکە دەبێت تەدریجی بێت یاساکە دەبێت تطبیق بکرێت نابێت ئینگەی تێدا بێت اینجاکە دەبکرێت بتوانرێت سلوکێکی تیا دروستکە خاڵی چوارەم یاساکە دەبێت هەوڵ بدا بە جۆرێ لە جۆرەکان جێبەجێکردنەکەی وابێت کە لە داهاتووە ڕنگدانەوەی هەبێت لەسەر تاکەکە واتە کاتێککە من بۆ نمونە مەسەرەن تیژڕە و تەنها و تەنها خەڵکی گەنجێ لەم شارێ 800,000 بۆ ئەو چییە 100,000 بۆ ئەو چییە ئەبێت وابێت کە لە ساڵێکە لەم ماوەی لەم دوسێ ڕۆژە باسییان کەوتیان BMK لە بازاری علوجەکان ئەفرۆشتێ 100 و ئەوە ناوەرەقا بەس غرامەی لەسرە ئەمە نابی هەر ئاوە بە نوکتە بگێڕێتەوە ئەم گەنجەی کە کوڕی مەسئولی فلانە 120 وەرەقە غرامەی داوە دەبێت شادەی دەبێ ئیجازەکەی لێسەکرێتەوە لە هەموو عالەمە ئیجازەکەی لێسە من ناڵێم تۆ ڕەنگەی سە بەڕێزی بڵێ بابم برادرە زۆر دیکتاتۆرەگەرمە حکومی بەدەست بێلەوە چین بێ من دەڵم بەلایانی کەمەوە با چوار عاقڵ بێت ئەو وەختە چلی تری پێوە و پۆلە پابەند دەبێت بۆیە تۆرە بۆ 6 مانگ عقوبەی بدە بۆ ساڵی عقوبەی بدە بۆ 2 ساڵ بوونە سەحبی شادی لێ بکەواتە دەبێت ئەگەر یاساکە تەطبیقی کە یاساکە ڕنگدانەوەی هەبێت لەسەر تاکەکە واتە نابێ وەکو بەردەکی بانان بۆی دەرچێت یعنی بۆ نووسن لەم وڵاتەیە ئەڵێت بۆ نمونە ئەگەر فلان کەس ئاوای کرد خیانەتێکی زەوجی کرد غەرامە دەکرێت بۆ نمونە وڵا ئەگەر بەبێ پرسی ژنەکەی ئەگەر ژنیە ناوازانم نەزانم 2 میلیۆن 3 میلیۆنی وایە پێکەنی دێڕ 3 میلیۆن چێ 6 میلیۆن دەم اینجا بسمیلای لێکەم کەواتە تۆ بێ نابێ ڕنگدانەوەی هەبێ ئەبێ لە داهاتووە ڕنگدانەوەی هەبێ لەسەر ئیش و کارەکانێت ئەوەش خاڵێکی تر دەبێ یاساکە بە جۆرێ لە جۆرەکان بێ گەورەکان تەطبیقی کەن بۆی چاودێکەری دروست بێت لە هەموو عالەمە جاری وا هەیە هونەرمەندێک وەکو جەنابەت کە شتێک دەکات بە سەدان ئیسفادەی لە منی مامۆستایەکی زانکۆ کاریگەری زیاترە لەم ماوەی لە شوێنێکە خوێن مۆلە ڕئیسێ لە دەوڵەتەکانی ئەوروپیەکان کە ڕەنگە ناوەکەیم 100% لە یاد نەبێ ئەڵێ ئەویست دیعایە بۆ گۆرەویەک بکات چووکە پارەی ئەم گۆرەوێ بۆ مەشروعێکی خەیری بوو بۆ وڵاتەکەی ئەڵێ لە کۆبنەوەیەکە لەگەڵ ڕێزما بۆ بینەران بۆ جەنابتان ئەڵێ قاچی نایبان قاچ و تۆزێ پێڵاوەکەیان تۆڵەکەی بەرز کردەوە بۆی سوچێکی گۆرەوەکە دەرچێ ئەو علامەتە دەرچێ ئەڵێ بەما وای لێ هات بە هەزارها نازانم بە چەندین هەزار لەو گۆرەوێ فرۆشتا بۆی ئەو پرۆژەیە بچێ بۆ نمسن بۆ بێوەژنە بۆ بێباوکە بۆ کەسە کەواتە جار وایە لە مەسئولەکەوە مەسئولێک کاتێک کە یاسایەک تەطبیقە کات ئەو وەختە نەگەوە بۆی من دوو پارتێکەکەمەوە ینی نەگوە کۆی کە لە ناو پەرلەمانە یاساکە دەرەچێ بەڵام یاساکی ناو پەرلەمان خۆی تا ڕاڕەوەکەی خۆی بڕنەکایتر لەکوێ دوکانێکی مۆبایل ڕەچاوی ئەوە بکاتگەرەکەشان باشەکات بەرزانەکە لە تەنیشتەوە لە تەکانەوەی باشۆک و هاوڵاتیە گەگەر بۆ نمونە جەنابن لە دەرەوە ژیاویت و لە دەرەوە تەجروبە ئەزمموی دەرەوە تەیە ژیانکردنی دەرەوەتێ لەو شوێنی کە نووساوە بۆ نمونە لێرە نووساوە جگەرەکێشان قەدەغێ ینی جورئەتێ کردووە لەوێ جگەرە پێشی لەو شوێنە نەک تۆ با بڵین هاوڵاتیان من لە 2006 ژگەر ناکێشم بەڵام پێشتری سەریزان بۆ کردووە بەس خۆی جگەرەکێشان خۆی لە خۆیە لە کەسایەتی و کەمەکاتەوە جاری وایە پارێ پێێنێ جگەرە بکڕی یەکێک هەیە کە لە ئاستی توانێت چی تەکلیفی لەکەیت دوای ئەو لە زۆر ڕوویترەوە سەر ژینگە پیزەکەی لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی هەر هەڵواسایەکی ئەوروپا باڵین دەرەوەی کوردستان کە لەم شوێنان نووسا مۆبایل قەدەغێ گریمان کەس جورئەتەکە مۆبایل بەکاربێنێ نابێت دۆستە ڕوونایە ڕوونایە چکە هەموو کەسێک هەست بە بەرپرسیارەتیەکە ئێمە لە سەرەتاوە لە خوێندنگاوە لە قوتابخانە فێر نەکراوین کە هەست بە بەرپرسیارەتی بکەین تاکە بڵێ و سارەتی ئەنتی تیا خەڵکە چوار دەوریەگرێت خۆی بێت دوورکەویتەوە چوار دەوریەگرێت لەبا مرۆڤێکی بێ ئاگایە یعنی ئەم مرۆڤە مێشکی بەکار نایە مێشکی لۆکە مێشکی پڕ لە خەتی سوور و بازگە و ئەوانە ئیتر بیر لەو شتانە ناکاتەوە بڕاستی لەوانێت تەمە تۆ ئەی پێوە بکە بۆی بمبرێ بکوژێ بەرزان چۆن بە ئێمەتە تاو یعنی ئێستا تاو ڕوونە هەمومان نەزانین کە ئێمە ئەم جۆرە سەرکێشی و لادانە جۆرێکە لە کەسایەتی کۆمەڵگەی ئێمە بەس چۆنی تر وردە خاویکەینەوە چاچیکەین چۆن ئەو هەر لە ڕێگەی سیستەمی پەروەردەوە ئاکرێت گریمان من 39 ساڵم بە سیستەمی پەروەردە نەگەیشتوم و لەویان نووساوە مەلەمەکە خۆمەڵێمە ئاوە ئەبێ ئیش لەسەر خۆ بکەیت ئەگەر بتوێ بگۆڕیت ئیش لەسەر خۆ دەکەیت ئێستا لە ڕێی سیستەمی پەروەردەوە بە هیچ شتێ نەگەیشتم بەڕاستی سەر لە ئەوروپاوی کە لە مەکتەبی خوێندن کەسنە بازار ئیشیان پێیەتی ئێمە هەموو شتەکان بە پێسەوانەوەی
من خۆم ئەوەی کە پێی گەیشتم لە ڕێی بەختیار ئەڵێ تا چوزانم ێنی ئەڵێ تا زانکۆشم تاوکڕەوە بەتەمە قسێکی تازە نیە بەڵام بۆ من گرنگ بوو مامۆسایەکی زانکۆ بڵێ ئەڵێ لە ابتیدایەوە تا زانکۆشم تاو کردو کەسێک پێی نەوتم بەرنامەیەک نەبووە چوزانم وانەیەکمان نەبووە کتێبێکمان نەبووە مامۆسایەک نەبووە کە فێری ژینگە دۆستیمان کات فێری ئەومان کات بێگومان وایە ینی ئەو کتێبە ڕەحوتەقانی کە پێمانە هەموو یاسا ئەوەیە کە لە بەهر ئەوە خوێنێ و هیچی لە ئەنجامە ئینەڵا بڕایەوە بۆیە هەمووی بێ پراکتیکە و ئەی خوێنی تۆ بەڵام بە پراکتیک تۆ ئەو کەسەنیت هەمووی قسەی جوانەکە نەسیحەتی تۆ بۆ حکوومەت چی ینی تۆ تۆ حکوومەت چی بکە بۆی کە خەڵی جوێ دەبێ حکوومەتی خۆی زانێت خانەکەی کوڕەکەت بکە بڵێ هەرسێ بڵێ ئەوە هەیە بڵێ بنووسێ بڵێ مەلەکە حکوومەت خۆی ئەگەر حکوومەت بیەوێت ئەم ئیشە بە دیۆ باشەکەی بڕۆ هیواداریشم ئەوێت حکوومەت دەزانێت چی بکات هەنگاوەکان بنێ ئەگەر پێویستی بە هەنگاوەکان بێ ئەمە هەرتوانین لە ڕێگەی نامە و نامەگۆڕینەوە ئەزانین لەگەڵ حکوومەت تا قسە بکەین و بڵێن چی ئەوێت پێویست ناکە لە بەرنامەیەکی هاوڕێی پەخشی بکەی بڵێ حکوومەت چی بکە حکوومەت پێویستی بە ئامۆژگاری من نییە بەڕاستی حکوومەت خۆی زانێت چی بکە حکوومەت هەزاران مستەشاری هەیە میدیای دنیا بینێ زانێت دنیا چییە چ خەبەرە ئێمە زانین چۆنە کاک دەروون ئێمە لە دوای نەویەکەوە کە منێکەوەم لە بەشداربوانی بڵێن ئەو پرۆسەی ڕاپەڕین ئەوانە ئێمە تەرکیزی ئەم هەموو حیزبەکان بەگشتی هەموو تەرکیزی لە 100% لەسەر پارە بوو ئیتر هەموو بەشەکانی تری ژیانیان هەمووی هین کرد بڵین ئیهمال کرد پشتگوێیان خزیانی کەمترین شت کە پێویستی بە ژیانی خۆیانەوەی سەوزکردین کوردستانە ئەبواە شاخێک نەبووە لەم کوردستانە سەوز نەبووە بەجددی لەبەری مرۆڤەکان لە هەموو شتێکا دژی یەکتری بن لە ڕاگررتنی ژینگە و خاوێنکردنی ژینگا کۆکن لێرە لەوە شاکۆگرین ئێمە لەوە شاکۆگنین کاکە ئەبواە بە تایبەتی ئێمەی کوردی عنی بۆە هیچ نمونەیەتی میلەتی دنیا بووینایە لەبەری بۆی دنیا یحراجکەین دراوسەکانمان یحراجکەین دان بەسەر بەخۆیبوونی ئەمە بنین کە ئێستا ئێمە داگیرکرا و ژێردەستەین ینی بەڕاستی ئەوە شتێکە ناتوانانی بازی بەسەر بەڵام بەداخەوە دیسانەوە دروشمانش بە عکسەوە بەشێکی زۆر لە میدیای کوردی بەشێکی زۆر لە نووسەران و لە سیاسەکانی کورد باسی تەبایی و پێکەوە ژیان و یەک ریزی و یەکڵوێستیەکەین بەڵام ئەمانە شەرۆکە و دروشمی قەدەغە کراوانەیە و لە ژێرە و لە واقعی ژیانە بەداخەونەوە عیشترەکە بەختیار بمێنێت پێ ئەگەر قەوسێکم بێتێ ساڵی 2014 من کوڕەکەم هاتە سلەیمانی کە بووە 18 ساڵ باش 2009 وتی سپاس دەکەم وەکو کوڕوباوێکێکە قەت پێ نەوتم تۆم خۆشێ وتی بەڵام بۆ سلمانوم حکوومەت دەتوانێت بیسەلمێنێ پێویست ناکا بڵێت ئێمە لەگەڵ هاوڵاتی هاوای حکوومەتی هاوڵاتیە و چی بزانە بیسەلمێنە کە تۆ ئەم وڵاتە خۆشەوێت ئەتوێ ژینگەکەی پارێزی خەڵکەکەی پارێزیت خەڵکەکەی دیفاع لێ بکات تۆ بە خەڵکەکەیەوە بژیت کاکەمانە هەمووی نییە چۆن سوکانی سیارەیەگا هەموو وایەرەکان بەیەکەوەی هەمووی بەیەکەوە یانی ناتوانانی دانێ دەرێنی هەمووی خەلەلە کاک بەختیار پێت هەڵەمی تر چۆن بەرەو چارەسەر بچین بەڵام بۆی کە تۆزێک هەناسەیەک بین لە قاوەخانی کوڕەکەی کاک بەرزانە با یەکسەریە و پاکێجش بکەین ئیتر دوای ئەمە بابزانینی تر بە من تۆزێک هاوڕانیم لەگەڵ تۆ حکوومەت من پێم وایە دوو ڕێگەیە یانەوە تا عقلی پێناشکێ ئەبێ بەم بەرنامانەوە بکەین ڕێی پیشان بین یا ئەگەر عقلی پێشکەی تر کردارمانێت دەردی تۆڵی خۆشەویستی بەوتن نییە خۆشەویستی بەوەیە کە بیبینی بابینەری و پاکێجە بین لە قاوەخانەکەی بەڕێزیانە و دەست پێکردن. پێو ناڵێ بێ ئیش ماوەسە پێتەڵێ بێ ئیش بۆسە تۆ لێە ینی چۆنەڵێ عکسەکەی پێڵێت تۆ شتێ دروستە بێ لە مێشتاوەکو خۆشیەکە و سوحبەتێک و پێکەنی نەگەر کە پێتەڵێ تۆ وەکو ئەو شێوازە نییە کە بەڕ شێوازە ڕقەکە پێ بڵێ بە شازێکی سوحبەت و خۆشیەوە پێتەڵێ تۆ جوانتر وەری ئەگریت و یەکسەر ئەتێنشناچێ بەسەر شتەکە. نووسینەکانی ئێرە زۆر جوانن کۆمەڵێک فۆرمی جیاوازی هەیە بە تایبەت کە ئەچی بۆ هەنێ شوێن بۆ نمونە پێچەڵێ لێرە بەدەنگی بپارێزە بەڵام بە پێچەوانەوە بۆ منە لێرە نووسراوە لێرە بەدەنگ مەپارێزە ئەمە وات لە یەکا بۆ سانەیەک بیرکەیتەوە کە ئۆکەی لەو شوێنان بۆم پێڵن لێرە بۆم پێناڵن کاتە تەنزەکان بەجددی جوانە بەشێکی زۆر لە ئەدەبی فارس بریتە لە ئەدەبی تەنز بۆیە بەرزانی سوودی لەم تەنزە بینیوە
ڕاستەوخۆ بەرمانەکەوێ کاڵێ تکایە بێ ئیش بوەستن خۆی لە ئاساسە بێ بوو تکایە بێ ئیش مەوەستن بەڵاوەڵێ بوەستن ئەمە واکە کە ئێمە پێچەوانەکەی وەرگین کە پێچەوانەکەی وەرەگرین بەر شتێکی تازە ئەکەوین ڕاستە ئێمە ڕۆژانە بەرەو شتانە ئەکەوین بەڵام بیری لێ ناکەینەوە ئەتوانم بڵێم ئەوانی کە زمانی تەنزەنووسن بیکەنەوەی قۆڵیانەیە وە کۆمەلگای خوانە ناسن ئەتوانم بڵێم بەشێکن لەوەی کە وەکو کۆمەڵناسێ کۆمەلگاکی خوان ناسی دەست خۆش وڵا جوان فەنتازیا و لەو تاوەخانەیە کردو بەڕاست سووکیشە بەڵام پڕچێژە یاک بەختیار چۆن بچین بەرەو چارەسەر طبعا بۆ معلوماتی جەنابتان ئومێدەی کە مەسئولینش ئێستا سێرمان بکەن تەغییری سلوک ئێستا یەکێکە لەو نظامانەی لە عالەمە زۆر جار چەند وەزارەتێک تەشکیلەکرێ بۆ تەغییری سلوکێک زۆر جار خوێندومەتەوە لەسەری کە پێم وایە مەسئولینش بینیویانە بەڵام دەبێ بیهێنە ئەم وڵاتە جاری وا هەیە کە سیفەتێک فکرەیەک ئیشێک یان جۆرە تەسەڕوفاتێکی هەڵا هەیە لە وڵاتێکە یان جاری وایە مەسەن شتێک بڵاوە بێتەوە بە جۆرە جۆرەکان چەند وەزارەتێک کۆ بێتەوە بۆی ئیش لەسەر ئەمە بکەن تەغییری سلوک زۆر جار لە کتێبە زانستیەکانە باسەکرێ زۆر جار ڕەبتی بە کەسەکە خۆیەوە نییە تازە ئەمە بووە بە بەشێکی کوردەواری خۆمانەڵە چۆتە داو خوێنێ خاڵی یەکەم دەبێ هەمومان بزانین و حکومەتیش ئەمە ئاگادار بێت دایک و باوکش ئاگادار بێت 2 ساڵ تا 15 ساڵ زۆرێ لە ئەتەکێتەکان زۆرێ لە سلوکەکان زۆرێ لە هەڵسوکۆتەکان زۆرێ لە بیر و بۆچوونەکان بۆ بەختیار دروست بووە دوای 15 و 16 و زانکۆ یان کۆپی پێیستە و یان شتەکانی کۆنە و یان تۆزێ دەستکاریم کردو ئەگەر نا لە 190 ئەوەی وەختی خۆی لە بەردەستی مامۆساکان و دایک و باوکمە هێناومە ئێستا هێناومە بۆ لە ژنەکەشم و لە داهاتووە بۆ مناڵەکان میبم و دەیبم بۆ ئیشەکەم و دەیبم بۆ عیادەکەشم کەواتە 2 ساڵ تا 15 ساڵ ئەوەی کە کەمترین پاری بکات سەرفەکەی یعنی کە لەگەڵ گەشتە 18 ساڵ لە وڵاتی ئێمە دایک و باوک لەرزی لێدێ ئەڵێ دەفتەرێکم داناوە بیدەم بە مەکتەبێک و بە زانکۆیە هیلی بۆ مناڵەکەم دکتۆر بەتەمان بینێرم بۆ ئازەربایجان دکتۆر بەتەمان لەم ماوەی دایکێکەڵە دکتۆر بینێرم مناڵەکەم بەتەمان بنێرم بۆ ئێران بەسە ترسم فێری تیلیاکەش وتم ئەزیزەکەم تا 18 فێرت کردی بێ فێر نابێت و پەروەردەت کرد بێت بەڵام بەخوا فێرت نەکرد بێ و فێری هەموو شتێک بوو بێت و ئەوە تێنەگەیان بێت لە مەریوان بچێت بۆ دیوالەوە چێ بێتەوە بە تلیاکەوە بەڵام کولیێتە بوو هەندەسە و قانونیشی تاوا کرد کاتە خاڵی یەکەم دەبێت ئیش لەسەر 2 ساڵ بۆ 15 ساڵ بکرێت خاڵی دووەم دەبێت وەزارەتەکان هەر یەکیان بۆ خۆی ئیش بکەن یەک وەزارەتی پەروەردە کە زۆر قورس نییە ینی باوەڕکەم زۆر جار لە کۆبنەوە لە ناوامۆساکانی خۆمان باسمان کردو لە هەموو کوردستانی ئەمە لەواچی ملیۆنێک بۆ نمونە مەسەن تەلەبەمان هەبێت لە یەکی ابتیداییەوە هەتا زانکۆ گریمان ژمارەیە کەمتر یان زیاتر ملیۆنێک ئەگەر حکوومەت مەلزەما یان ناوێنەی کتێب کە لەوە چێ لەسەر حکوومەتی هەرێم 1000 دینار بکەوێت کە کاتە بۆ نمسەمزانە چەندێکە کا بەپارەیەکە عملەیەکی زۆر بەسیط دەکات کە ڕەنگە هەر یەک مانگێک ڕۆنەکە لە بایعەکە ببڕێت ئەکاتە بەشی ئەوەی کە بەشی هەموو ئەم منهەجی کتێبا کرێت و یەک وەزیر تازە هاتووە وەزیر یا الله بسمیلای لێ بکە کتێبێ بەم کرێ بە منهەج لە هەموو قۆناغەکان بخوێندرێت بە گوێرەی تەسەسول بە گوێرەی منهەج ئیمتیحانی تیا بکرێت وە تکرار و دووبارەش بکرێتەوە ڕەنگە ئێستا بەڕێزێ بڵێ بابە خۆ بەوە نیە بۆ خەڵک نایزانێت نا دەبێت دووبارە بێتەوە بەگوێرەی گرنگە دەڵێت کاتێک شتێک فێر دەبی یەکەم دووبارە بێتەوە دوم ئیمتیحانی تیا بکەیت سێم بە عەمەلی تەطبیق کرابێت من یەک نەهێنرێت مەسەن ئیشارەتی مرور ئیجباری مەکتەبی ابتیدایی بکرێت دەبێت دەرزی مرور لەسەر جادە بخوێنرێت وەکو خارج من خزم و کەسوکارمانێ مەشتێکی گیرفانی خۆمان ناڵێن ئەو بەڕێزەی کە علامەتی سوور و شین و سەوزە خوێنێ مامۆستاکان ئیجبارە بێبی بە بۆ ترافیکلایتێکی نزیکی سەر جادەکەی حکومەت من ئیجبارەکات ئەگەر بابەتێکم وتەوە لە زانکۆ بیبم بۆ خستەخانەیەک بیبم بۆ مەسەن قەسابخانەیەک بیبم بۆ شوێنێک کە ئەو شتەی تێدایە ئەو کاری تێدا بووی بە عەمەلی پیشانێدەن وەش خاڵی دووە خاڵی سێم وەزارەتێکی تر کە زۆر گرنگە بریتێ لە وەزارەتی ڕۆشنبیری تۆ زانی من بە معنای کەلیمە دڵم ئێشێت وە کۆڵە دڵم بریندارە لەم وڵاتی ئێمە ڕەنگە هەموو وەزارەتەکانی ئیعلان هەبێ بەس وەزارەتی ڕۆشنبیری نە تەلەڤیزۆنی هەیە نە ڕادیۆ هەیە نە سەتەلایتی هەیە مالعلم وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتێکە لەو دقەی مناڵ ئینگاکە هەتا ئەو دقەی باوکەڕۆی بۆکەی تعزیەکەی بۆ دانی پێویست بە وەزارەتی ڕۆشنبیریە پێویست بە ڕۆشنبیریە کە چۆن تعزیە بۆ دانی شغلی وەزارەتی ڕۆشنبیری لای هەموو خەڵک ینی لای هەموو هاوڵاتیانی ئەم وڵاتە کۆکراوەتەوە لەوەی کە سەپۆرتی گۆرانی بێژێ بکە سەپۆرتی یەکتەرێک یان کتێبێک چاپکەیان نامێت ژماری سپاردنی بەڵام ئەو دیوەی کە جەنابەت باسیەکەی لە بینی وەزارەتی پەروەردە و وەزارەتی ڕۆشنبیریە هەروونە لە وڵاتە ینی ئەگەر وەزارەتی ڕۆشنبیری تۆزێ بە قوت و بەهێز بێت
تۆ بەختیار ئیجبارە کات کە من خۆم نیمە بە ڕێزان بۆی دوای گریم لێ نەکرد بەس ئیجبار مەکات تۆ دەبێت کتێبخانێک دانی ناو عیادەکە تا مادام پارە پیاکەی ڕاوە دینارەکەی لە قاوەخانەیەکە ئیجباری دەکات دەبێت جگەرە بنووسی بۆ نمونە مەسەن ئەمە زیانەکانێت ئێمە سەرەتانە بە قانونی لە قانونەکان ئەم بەڕێزە ساڵانە عقد تازاکاتەوە بەڵام ئەگەر بە دۆکیومنت نەیسەلمێنێ کە ئەم شتەی هەڵواسیوە عقدەکەی بۆ تازە ناکاتەوە بۆیە هەمیشە دەڵێن بە حکومت شت دەکرێت بەڵام بە من و دەرونێک و بە منێک و مامۆسایەک و بە من و کەسێکی تر خەڵکێک بە ئاسانی ئەگەر 5 کەسم بۆ بگۆڕێەوە دەتە لە بیزانکۆکەی خۆم بگۆڕێ بەڵام بە قانون دەگۆڕێتەوە خاڵی دووەم دەبێ هەوڵ بدێ وەزارەتی ڕۆشنبیری خاڵی سێم وەزارەتی ناوخۆ لە هەموو عالەمە ئەمە شتێکی زۆر ئاسانە بەسیتە یعنی ئەمە لە ئەلفوبەیەکی کتێبی بەسیتی کۆمەڵناسیە خوێندومانێتەوە کاتێک دەتەوێت لە ناو کۆمەلگایە شتێک کەم کەیتەوە یان شتێک بۆ کۆڵێت دەگمەنی کە یان شتێک بەرەو نەمانی بێڵی زەریبەی زیاد خەسەر باجی زیاتر بخەرە سەر گومرک و وەکو ئەڵێت هاتنە ناوەی زیاتر بکە و هەوڵ بدە دەستی هەموو کەسێ نەکەوێت و هەوڵ بدە سانسۆری لەسەردانە و هەوڵ بدە حسابی بۆ تەمەنی بۆ بکە جگەرە لە وڵاتەیە ئاسانترینە لەم سەرچناری کە من تۆ بەرنامەکە تەجی دەکەین پێم وایە بیرە و عارق هەندێک جار لە بیبسی هەرزانترە هەندێک جار لە ڕێدبێڵ هەرزانترە هەندێک جار لە زۆر ئاسانە بەسیت ئەڵەن سێتی هەر تۆڵەگەی ئەڵەن جاری وایە جاتی ئاو بکڕێ هەندێک گەنجێ وا با بۆ سەفر و سیاحە بۆ لەبەرەوەی گومرکی لەسەر نییە بۆی سەرەکی ئەم دیاردەیە زیادە بێت کەواتە بزەبەت وەزارەتی ناوخۆ ئەتوانێت هەندێک عقوبە دانێ هەندێک زیان دانێ هەندێک ناوێنەی وەزارەتی لەگەڵ وەزارەتی گومرکە لەگەڵ وەزارەتی پیشەسازی ئەمە وەزارەتێکی تر وەزارەتێکی تر هەیە کە زۆر گرنگ و مویمە بریتێ لە وەزارەتی دادگا لەم وڵاتەیە دادگا زۆر جار بۆ هەندێک شت دانرێت کە زۆر زەقەت نایەنرێتە خوارەوە زۆر خۆشبەخت بوو من بە معنای کەلیمە دڵشاد بووم وتیان عقوبە دانرێت بۆ جگەرە لە شوێنێکی گشتەکانە جێبەجێ بکرێت بووی خوات وتیان عقوبەکە جێبەجێکرێت باوەڕ ناکەم لەم سلێمانەیە دوو کەس سزادرابێت ئەگەر 5,000 دینارە بابا بە 2,000 دەست پێ بکە بڕواتان بێت ئەم خەڵکە یعنی سزا ئەم مندە عجیب و غەریبە بەس 500 دینار دابنن ئەگەر یەکێک لە دایرەیەکە بۆ نمونە مەسەرەن جگەرە بخوات هەر هیچ نەبێ بۆ مەسەرەن لەم سلێمانەیە مەسەن کاگەڤاڵ کۆبنەوەیەک بک حکومەتیش پشگیری بکە بڵێ لە هەر دایرەیەکە نەفرێک بگیرێت جگەرە بخوات معاملاتەکەی ڕۆژێ دواخرێ ئەگەر هەفتەی داهاتوو دەتی ژەناب تەڵی کاک بەرزانەمانە هەمووی قەراراتیان هیچی پارەشی تێناچێت زۆر بەخۆی لە هەموو دنیا وایە سزا تاوان کەمەکاتەوە بەسکە نەبوو سەر پێچی لێ کردەوە کە نەبوو لەم لا واستا هەبوو لەو لاوای بەسەریەکەی منەوە باشە کاک بەختیار تۆ پێ دوایە چی ئەم وڵاتی کۆت و بند کردووە کە ئێمە ئاوا کۆمەڵگەیەکی سرک بینیانی کۆمەڵگەیەک بین ئەها چۆنەڵی نابەستینەوە بە شتێکەوە من بە بۆچوونی خۆمێکێک لەو خاڵانی کە ئەم کۆمەڵگەی ئاوا لێ کردووە ینی ئەم دیوی واستە و یەکسان نەبوونی یاسایە بەسەر هەمومانە ینی بۆ نمونە بڕوان پێ بکە لەو لە فەرمانگەیەک بڵین جگەرە کێشان 500 دینار غرامەیەتی بە دڵنیاییەوە من ئەگەر بچم یا هەر کەسێک بچێکە ناسیایەکی لەو دایرەیە هەبێ ئەو 500 دینارشی بۆ ینی لێخۆشە بنیانی من پێم وایە پێش هەموو ئەم بۆ چوونانەی ئێمانە ئەبێ یاسا لەم وڵاتە لەسەری سەرەوە هەتا خواری خوارەوە بە یەکسانی بیگرێتەوە بەڕاستی باشە ئەگەرنا ئەو دیاردانە هەر زیاتر و زیاتر و زیاترە بن و چاک نابن کاک بەختیار هاوڕیانە با قسە بکەین ینی گەشتبینی بۆی کە ئەم وڵاتە ئەم دۆخی کەتیاتی لە هەموو ڕۆکانەوە بە تایبەت ئەم دیاردەی کە ئێمە ئەمڕۆ باسمان کردووە کەیتر ئەم سرک بوونی خەڵکە و پیاعی بوونی خەڵکە لە ناو چوارچووی سیستەمە پێ دوایە باشە بین وی ئەمە هەیە بۆ معلوماتی جەنابتان ینی حکوومەتەکەی ئێمە نزیکی تقریبان لە تۆ بڵێ لە نەوەتەکانەوە تا ئێستاکێ نزیکی تەمەنێکی کەمە زۆر وان نییە ینی لە ئەوروپا کە لە فەڕەنسا یان لە وڵاتانی تر کە شتێک بووە ڕەنگە 100 ساڵ و 100 ساڵی ویست بێت بەڕێزێک یەکسەریاڵێ با بە مانەوەی ئیشەکە تێکدا چاوەڕی 100 ساڵ و 100 ساڵی تر بکەم بەبەستەکەم چییە ئەگەر نیەت هەبێ ئەگەر قانون هەبێ ئەگەر ئەو وەسائلانی کە سلوک تعزیزەکە کە من ڕەنگە مەجان نەبوو باسی کەم سلوک بەچی تعزیزەکرێت لە کتێبە زانستەکانە دەڵێت کاتێک بەختیار سلوکێکی لەلا دەبێ ئەبێ بەها بۆ سلوکەکە بگەڕێتەوە ئەڵێ هەر سلوکێک بۆ معلوماتی جەنابتان هەر سلوکێک بەهای نەبوو بە ئاسانی لەسەر مرۆڤەکان جێبەجێ ناکرێت بەها ئەشێ بەهای دینی بێت واتە پێغەمبەر درودی خوای لەسەر بێکە هاتووە لەو کاتەیە لە ناو مەکە بۆ نمونە مەسەن مەشروبی بە خەڵکەکە تەرەکردووە لە بەرەوەی بەهایەکی بۆ دانا تەرەکردنی مەشروب واتە بەهەشت
تەرەکردنی بۆ نمونە مناڵ کچی خۆت مەکوژە واتە بۆ نمونە ئەوە پاداشتەکەتە هەمیشە بەهایەکی بۆ دانەکەواتە جاری وایە بە دین بەها دروستەکرێ بە قۆتەکرێمە گرنگە جاری وایە بەهایەکی بۆ دروستەکرێت کە لە ناو کۆمەلگاتە تۆ نرخ زیاد دەبێت جاری وایە بەهایەکی بۆ دووسێ میනිسپیاڵە ڤالیو واتە تۆ بەڵانسێکە میزانەیەکە ئەگەر هەمیشە بەختیار زانی بە دروستکردنی ئەم سلوکە من لە ناو کۆمەلگا باشە بم من لە ناو کۆمەلگا بە قوت و بەهێزە بم ئاخە تۆ دیقەت بدە خەڵک بۆ سیارە بە سەرعی بۆ کۆڵت لێ دەخورن لەبەرەوەی گەنجێک لە ناو جادەی ئۆرزی و یان لە شەستێکە و یان لە سەوەڵەکە قەنەعەتی وایە گە زۆر بە سەرعی لێ خوڕێشتا بە هاکەی بە قوت و بەهێزە خەڵک سەیرێکە بۆیە سەیرەکەی ئاوا بۆیە شێلە و ئیستۆپا گرێ ئەی سوڕێنێت بۆ چکە قەنەعەتی وایە تۆ دیقەت بدە زۆر جا منە بینم ڕانجرۆڤەرێکی پێ باید دەفتەر چێژ لەم ڕانجرۆڤەرە دەفتەرێ ناکات چێژ لەوە وەرەگرێ ئاخر سەوت عزیزی وەیسی لێدا نیوەی گەڕەکەەکە گوێی لێبێ خۆی ڕەنگە گوێی لێ نەبێت بۆ چووکە هوەرێکی پێنی خۆی پێوە دەرخات خۆی بەشتە بەهای هەبێ بێ هەست بکات واتە جا ڕنگەوە کە بەرنامەیە باشە هەمان پرسیاری کاک بەختیار کاک بەرزان گەشت بینی بۆی ئەم وڵاتە بەرەو باشێڕات تۆ هەم دەرەوەت بینیوە هەم تەجروبەیەکی ئێجگار زۆرت هەیە لە کوردستانە هەم شانێ بەرسیاست کەوتووە هەم جەنابەت پێش ینی تاریخی جەنابەت تاریخێکی قەرەباڵغ و دوور و درێژە هەم لەم وڵاتە و هەم لە دەرەوە ینی شانێ بەر هەموو دیوەکانی ئەم وڵاتە کەوتووە گەشت بینی بۆی کە ئەم وڵاتە لەم هاوڵاتیانی ئەم وڵاتە لەم سرچیە بێتە دەرەوە تروسکایەکی کەمی تیاوەتی یەکەم لەبەرەوەی ئێمە ئێستا لە کوردستان ئێمە پەیڕەوی سیستەمی خێڵین پەیڕەوی سیستەمی خێڵ پەیڕەوی سیستەمی شارستانی نییە ینی ئەم قوڕئانی ئێمە باسمان کرد پەیوەندی بۆ بابەتی تۆ هەیە پەیوەندی بۆ ئێمە سیستمێکی شارستانیمان نییە بێگومان نیمانە لێرە ئێستا لەم وڵاتی ئێمە هەتا ئەم دقیقێ بەسەر هونەرمەند بەچای کەم تەماشاکرێ لە برسامێ لە کابرا زانای ئەڵێن تێک چووە نوکتەی فکریەکە ئاڵێ نا نوکتەی بێمانە یعنی لە هەموو شتەکانەوە قسەی خۆشەکان قسەی حیس مع العلم چەرچڵ چەند شانازی یعنی ئینگلیس چەند شانازی بە چەرچڵەوە کرد زیاتر شانازی بە چارلی چاپلنگەوە کرد چکەی توانی خەڵک خاتە پێکەنین ئەو کەسەی خەڵکە خاتە پێکەنین مێشکی لەسەر و مێشکی خەڵکەکەوەیە پێگی چارلی خۆی ئەڵێڵێەوەی خەڵکم قسە پێکەنین زیاتر من خۆم گریام ئێمە کۆمەلگاکە کۆمەلگایەکی دواکەوتی پاستی بە ئەوە ناتوانانی دانی پیانە نیت بڵی وان نییە ئەگەر بڵی وان نییە یعنی ئاگا لە هیچ شتێکی دنیا نییە ئەلبەتە فەلسەفەی ئێمەش لەم بەرنامەیە ئەوەیە کە ئێمە ئیتر دەستخینە سەر برینەکان یعنی ئەم هەموو برینانەمان پێچاوە هەمووی لە ژێرەوە بۆگەنی کردووە و ڕوویەکی گەشت پیشانین و ئێمەوە ئۆکەیە ینی خاڵی ئیجابی لە وڵاتە زۆرە تاچی ئیجابی لە وڵاتە زۆرە خەڵکی زۆر باشەیە لەم وڵاتە هەم سیاسی هەم غێری سیاسی هەم ئەدیب هەم ڕۆشنبیرەم هونەرمەند هەم خەڵکی سەر ئەو جادەیانی بڕوان پێ بکەمە کە بەرنامە دروستەکەی نەک ئێمە هەر بەرنامێکی باشەکرێت لە وڵاتە سێرەکەی کە کۆمەڵی خەڵکی زۆر پشتگیریەکە کەواتە خەڵک شتی باشی ئەوێت ینی بەڕاستی یەگومان وایە هەر ئەوەی ما قۆڵی لێ هەڵماڵین و دەردی مامۆساوتی پسمیلای لێ بکەین و دەستی پێ بکەین ینی بەڵام بەداخۆن دەجار ینی ئەم ڕژبینیانی ئێوەمانانمان کە گوێ لێ بێت دیسانەوە هەنگاوی شترەمانێنێت دوا بەڵام ئیتر چۆن دەست پێ بکەین بە بۆچوونی تۆ پێویست ناکەم یعنی تۆ دڵی خۆت خۆشکەیت یعنی تۆ لە ماڵەوە پارەکە لە دەرەوە پارەوە لیۆن بووە ئەچی لە ماڵەوە بە دوایە گەڕیت ئەمە کارە ساتە بێ قەنەعەت بە خۆت بکەیت کە تۆ دواکەوتویت کە تۆ پێویستە پێش بکەویت ژیان بەردەوامە و ئەتوانی پێش بکەویت پێویستی پرسیان لە خۆکردن بێ ینی هەنگاوی یەکەم بە بۆچوونی جەنابەت ئەوەیە کە ئێمە بە خۆمان بڵین کاک ئێمە دواکەوتوین ئەبێت چۆن ئێمە نەخوێنەواری چۆن توانی فێری خوێنن بین مامۆساڵێ ئاوا فێری خوێن نەبی ئەمە ئەلفا ئەمە بێ بەڵێ ینی ئێمە بە بۆچوونی جەنابەت ئێمە کۆمەڵی هەنگاومان پێش ناوە کە ئەبواە ینی کۆمەڵی هەنگاومان جێشت و ینی ئێماگەر پێشکەوتن ئەلێرا بێت ئێمە لێرەوە یەک بازمان هەڵاوە بۆ ئێرە ئەمەمان جێشتوە مەسافێ ئەو فراغە ماوە بڵێ ئەو فراغە پێ دوایە مامۆسا ئەتوانین بۆی بگەڕینەوە و دەستی پێ بکەین یعنی ئەم میلەتە پێ دوایە ئەم خەڵکەی ئێمە پێ دوایە ئەو دانە بەخۆیان ئەگرێویتر ئاوکو میلەتێکی مۆدێرن نمایش بکات و بیبینیت قەنەعەتم وایە من قەنەعەتم وایە وەکو بەختیار بە تەجروبەی خۆم و سەردانی وڵاتانی دراوسێ و دەرەوە و ئەوروپاش کورتی خۆمان کەم تا زۆر وڵاتێکی وعیمان هەیە بە جۆرە لە جۆرەکان بەڵام بۆ مەرجەی ئەو معلوماتانی کە وەرەگرین ببین عەقلی لاواعیەوە من شتێکمان هەیە لە توبە پێڵێن واعی و لاواعی ئەیستا من شتێک لە تۆ وەرەگرم ئێستا و بەرنامانەی کە ئەم بەرنامی جەنابەت تەقدیممان کردووە هاوڵاتی دەڵێ ئەشەت و مابیلا و دەسەدا بە ملیاوەڵە زۆر باشە ئەمە واعیە
شتێک هەیە پێڵن لاوایواتە ئەم فیلانە بچێتە هاردی سیەوە و دوایی لە داهاتووە کە دوای ئەم بەرنامەی ئێمە ئێستا دوای ئەم بەرنامەی کە داخست چوو بۆ مارکێتەکە ئەم قسانە تەطبیقکە یەکەم بە زۆر دووبارەکردنەوەی ئەم سیفەتانە دووەم خەڵکانێک کە تەمسیلی باشە و چاکاکەن لە وڵات هەڵگری ئەم جۆرە پەیامە بن سێەم کەسانێک کە گەندەڵی ئەکەن ئەم جۆرە سیفەتانە و کۆڵی خۆیان نەکەن بە نوێنێ من زۆرجار سیفەتێکی باش و چاک و مەزبوط کە زۆر باشە خەڵکانێک دیعای بۆکەن کە خۆیان گەندەڵە کە خۆیان ڕەنگە بەو جۆرە نەبن بۆیە ئۆتۆماتیکیان ئەڵێ نەفسێتی مرۆڤ وایە وەری ناگرێت هەتۆ دیقەت بدە جاری وایە ئەچیتە مزگەوتێک مەلاکە کوڕەکە کوچەکەی خۆی بەو جۆرە نییە هەر لە خۆیەوە حەدیسی بوخاری و مسلیم ئەڵێ سوبحان الله وەری ناگری بۆ لەبەرەوەی تۆ هەستەکەی هەڵگری ئەم پەیامە نییە قساکات بتڵەکە ئاوەکە خواتەوە بتڵەکەی لە جامەکوی سجامی سیارەکە فڕاتە دەرەوە بڕۆ قسەی لەگەڵا بکە ئۆپۆزیسیۆنە کەواتەی پێویستمان بە گفت و پراکتیکە گفت و کردارە تۆ بێ خۆت چاک بیت اینجا ڕێنمایی خەڵک بیت بەداخەوە ئەو شتانە لێرەوانیە با بچینە قسەی ئەخیر خاڵی من هەر ئەو خاڵانە و تاوەکە بەس قسەی ئەخیرم بۆ خاڵێکی تر کە زۆر گرنگ و مهمە ئەویش ئەوەیە لەم وڵاتی خۆمانە نابێ حکوومەت حاشای لێ بکات لایەزال دین ڕۆڵی هەیە زۆر جار دین بەداخەوە زۆر جار دەکرێتە پەراوێزەوە یان بەرمەجەیەک و بەرنمەیەکی باشی بۆ داناندرێت ئێمە هەمیشە من وتومە 5,000 بۆ 5,500 ئەوەندەی کە ڕقەمەکە وەرم گرتووە ئەوەندە مزگەوت هەیە بەلانی کەمەوە گە تۆ بڵێ 3,000 4,000 چەندێک مزگەوت هەبێت کە نوێژی تیا بکرێ هەر یەکەی ئەگەر حسابی بۆ کە 300 کەس نوێژی تیا بکە کەواتە ڕقەمێکی خەیاڵیە بۆیە ئەم ڕقەمە دەکرێت بکرێت بە هۆکارێک بۆ کاریگەری دروستکردن یەک بە خولکردنەوە بۆ مامۆستایانی ئاینی بۆ ئەم دیاردانەوە ئیشیانە سەر بکرێت بەڵام ڕەنگە مامۆستا شارەزا نەبێت ڕەنگە نەزانێ بۆ نمونە مەسەرن لەم چەند ڕۆژەم لەگەڵ برادرێکە باسمانەکەم حکوومەتە تا ئێستاکێ بەرمەجەی نییە بۆ لەولەب ڕەنگە بینەرێ بڵێ لەولەب چییە لەولەب ئەو ئامرازەیە کە ئافرەت دایانێ بۆ مناڵ بۆ ڕێخستنی منداڵ لەم وڵاتەیە زۆر جار ئافرەت نازانێ یان شارەزان نییە یان نازان چۆن بکات تا ئێستا حکوومەت بیری لەو نەکرێتەوە 8 مناڵ 7 مناڵ خاتەوە بەڵام پەروەردەکەی حوتی بۆ نەکراوە چۆن بەرمەجەیەک دانێ چۆن لە مزگەوت باس کرێ و لە پەروەردە باس کرێ و لە تەندروستی باس کرێ و لە کۆڕ و سیمینار باس کرێ کەواتەوە خاڵێکی زۆر گرنگ و مهمە کە لە ڕێی دینەوە لایەزال ئێستاکێ هەندێک شت هەیە من و تۆش لەم تەلەڤیزیۆنەوە باسیگەن خەڵک وەری ناگرێت بەس مامۆستایەکی ئاینی من نابێ حاشای دەکەیت منی مامۆستایەکی زانکۆ دکتۆرام نەبێ پرۆفیسۆر بم ئێران وتەنی فەوقە تەخەسوسی بم زۆر جار قسەکەم بەقەت فەقیەک ناخوا دەبێت حکوومەت قەناعەت بکات لە شەرق ئەوسەتە هەمووی وایە لەم وڵاتانێ بۆیە دەبێت کاریگەری ئەم مامۆستا بەڕێزانە بەڵام کاریگەریی ئیجابیانە پێت وایە ینی من بابام بلێ یەش دێرەوە لە هەم لە وەزارەتی ئەوقافکەم لە کابینەی حکوومەت بکەم ینی بەڕاستی ئێمە ناڵین تاریخی ئیسلام ئێمە باسی مامۆسانی ئاینی و کرد ینی دینی زۆرینەش لە کوردستانە دینی ئیسلامە بۆیە باسی مامۆسانی ئاینی ئیسلامەکەین باسی مەلا با بڵین مەلاکات ینی ئەم مەلا بەڕێزانە هەڵبەتە باسیەوە ناکەم کە گرنگە باسی مێژووی دینەکە بکە بۆ خەڵک باسی ئەو ڕووداوانە بکە کە لە دینی ئیسلامە ئەمە دیوێکی تر بەڵام ئەو دیوەی کە ئێستا زەرورین لە وڵاتە ئەوەیە کە مامۆسایەکی ئاینی پێم وانە لە کۆی ئەم هاوینەی کە تێپەڕیوە زۆرترین ڕووداوی خنکان ڕوویەوە پێم وانە مامۆسایەکی ئاینی لەسەر مینبەر باسی ئەوەی کردبێ بڵێ کاکە جان زەحمە نەبێ کە ئەچی بۆ شوێنێک ئاوی لێ قورئەیەک نووسراوەیان کە ئەزانی ژینگەکە لە بارنێکاکە مەلەمەکە چوزان و 4 حەدیسی جوان بۆ ئەو گەنجە بێنێتەوە دەردی ژەناتەڵ ئەگەر لەو 400 کەسەی کە دانیشتووە 20 کەسیش گوێی لێ بگرێ هەر لە هیچ باشترە بەڕاستی ینی بۆیە تکایە بەپی واقع مامەڵە بکەن مامۆسایانی ئاینیانی ئێوە کاریگەریەکی گرنگتان هەیە لەسەر ئەم کۆمەڵگەیە مامۆسایانی زانکۆ بە هەمان شێوە مامۆسانی ئاینی چوزانم کاک بەرزانەوە تا خەڵکمان مقابلە کردووە قاوەخانەی چیەکە هی کوڕەکەشێتی ینی بە 4 بروشور و بە 4 دیارکە هەڵی واسیوە تەسەوری هەندێک خەڵکی گۆڕیوە ینی بەڕمان وایە چکە تاکێک گوشیار بێتەوە تاوانەکەمە بێتەوە تەواو بەڕاستی ینی تکایە مامۆسایانی ئاینی تکایە مامۆسانی زانکۆ مامۆسانی قوتابخانەکان تکایە ینی بیرێک لەم دیاردانە بکەنەوە بیرێک لەم هەموو برینە بکەنەوە لەم کۆمەڵگەیە هەیە ینی مناڵانی ئەم وڵاتە گەنجی ئەم وڵاتە پیری ئەم وڵاتە هەر یەکەی جیرۆدەی دەسی کۆمەڵی خەڵکن مەلایەکی ئاینی ئەگەر باوکی تۆ کە جەناب چوو بەلایکەتی گیان خۆشەویستی وڵاتچێتی گیان کاکە باوکی تۆ بە پرۆسی پەروەردە ڕانەگەیشتووە ینی پرۆسی پەروەردەی باوکی ئێمەمانان و ئەو ڕابردووی ئێمەمانان ئەوەیە کە شەڕ و شەڕی ئەنوا و ئەشکال شەڕ لە منتیقانە بووە هەر بە پەروەردە ڕانەگەیشتوین لەبەرەوە ئەرچی هەمومانەکە ئەم کۆمەڵگەیە حەقمان نییە 15-20 سیاسی ئەم کۆمەڵگەیە با بڕێەوە بەڵام ئێمە
نسبەی 5-6 ملیۆنین بەڕاستی هەر لە باشوور ینی ئێمە زۆری نەکەین ئێمە ئەتوانین وا بکەین ئەگەر سیاسیە خراپیش بێ دوای ڕای ئێمە بکە و ئێمە باشەکەین بەڕاستی قسەی ئەخیر کاک بەرزان خاڵێکی ترم هەیە کە هەر لە ڕێگەی مامۆسایانی ئاینی وتوانێت ئیشی لەسەر بکرێ باش کە ئەوە زیاتر لە سیستەمی خێڵا هەیە مەسەلەن ئامۆزا خاڵۆزا هەکوژێت لەسەر ئامۆزا پورزازا هەکوژن باپیرە گەورەی کێشەی هەبووە لەگەڵ یەکەوەکانی کوژێت تۆڵەی مرۆڤێک لە مرۆڤێکی ترە کاتەوە ئەمە وەکو دین کفرە تۆڵەی کەسێک ئەڵێ خوا هەموو کەسێک بە حەسابێتەنە تاوە بۆ ئەم دیاردەیە دوا قسە چییە بۆ ئەم دیاردەی کە ئەمڕۆ قسەمان لەسەر کرد ئەزام پڕی لە قسە و ئیشەڵا پێمان لێمە برن و بەرنامەی ترەکەین بێکەوە بەڵام بۆ ئەم دیاردەیە دوا قسە چییە ئەبێ لە ڕێگای تەلەڤیزیۆنەکان و لە ڕێگای پیاوانی ئاینی و لە ڕێگای هەموو کەناڵە ڕاگەیاندەکان ڕاستکەی چاوەڕێەکەی تۆ ئەو نووسینانەی سەر دیواری قاوەخانی کوڕەکە و ڕاستکەیتەوە لا ببرێت لا ببرێ و پێ دوای بیتر خەڵک وعی بۆتە هەتا یەک جێل هەبێ و لا نابرێت دەستخۆش دەستخۆش کاک بەختیار حاڵ یەکەم متمانە بۆ تاکی کورد بگێڕێتەوە کە تۆ بەهێز و بەقوتی نابێت چاولەکەری بکەیت سفەتی چاولەکەری سفەتێکی خراپە خاڵی دووەم دەبێ قەنەعەتێک لە ناخی مرۆڤ دروست کرێت کە هەر شتێکی باش و چاکەکەی یان لە دنیا یان لە قیامەت پاداشتی وەرەگری کەمە زۆر گرنگە خاڵی سێم دەبێ هەوڵ بدەیت ڕقابەیەک بۆ ئەو خەڵکە دروستکەی لە ئەوروپا من لە هۆڵندا بوومە سەعات 12 شەو کوردم لەگەڵاوتێتی دکتۆر دەوازم لە دڵم تەقیوە لە پرزگەکە لە باڵین لە خەتی قیتارەکە وەستاوین لە بەرەوەی نووسراوە سوور و نەپەڕێتەوە سیرمان کردووە چۆڵ و هۆڵە ئەم هۆڵندێ وەستاوە نە سیارە هەبووە نە قیتارە بووە نە مترۆ بووە نە پاسکیلە بووە نەپەڕیوەتەوە وە ڕەنگە کامێرەش نەبێ چکە ڕقابەیەکی ناخی خۆی بۆ دروست کردو بۆیە ئەو ڕقابەیە بێ لە ناخی زەبەکانە دروستکەین خاڵێکی تر کە گرنگ و مهمە دەبێ ئەم شتانی کە دەمانەوێت بە جۆرێ لە جۆرەکان بە شێوازی تەنز ناشرینی کرد جاری وایە کاک مستەفاایە کە بەداخەوە لێرەوە پەیامێ دەمە کاک مستەفا بەرنامەی بەرنامە و کەشکۆڵ و نازام هەندێشتی جاران جاری وایە شتێک لەو بووکو خەسوویەک یان حاجیمەکی خوا ئافریکا جاری وا هەبوو بووکو خەسوویەک دیاردەیەکی بووکو خەسوو بە حاجیمەکی بەرنمەیەکی تەلەڤیزیۆنی کە لە ڕەمەزانە پەخشێ کرد بەقەت جاری وابوو بەقەت هەزارەهامان ڕۆڵ هەبوو واتە کەسە باریزەکان کە ڕۆڵیانێ ئەوانە ئەم سیفەتانە بێزرا و ناشرین کەن و هەموو ئەم بەرنامانە زیاتر و باشتر دەسەکانی خۆش بێ زۆر زۆر سپاس زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوون کاک بەختیار کاک بەرزان هەردووکان بۆ من دوو میوانی زۆر عزیزی بەرنامەکە بوو بۆیە پێما بێ هاوڕیانە گفتوگویەکمان کرد و ئینشاءالله کاریگەریەکیشمانە بێ لەسەر ئەو بینەرانی کە سەیری بەرنامەکەیان کردووە و نسبەی بە زمانەکەی دۆ نسبەی ئەو جێلانی کە لە سیستەم دەرەچن لە کوردستانە ڕۆژ بە ڕۆژ بەرەو کەم دێچێت بۆیە ئێمەش هەمیشە من لە کۆتایی بەرنامەکە ئەمێ ئەو بڵێم کار زۆر زۆر گرنگە بۆ نوخبەکانی ئەم وڵاتەوە و کاک بەختیار وتی زۆر گرنگە بۆ نوخبەکانی ئەم وڵاتە کە کاریگەری دروستکەن ینی ئیشی هونەرمەندێک تەنها گۆرانی وتن نییە ئیشی هونەرمەندێک تەنها تەمسیل و نواندن نییە بە بۆچوونی ئێمە و بە بۆچوونی ئەو واقعی کە لە کوردستانە هەیە هەندێک جارۆک و کاک بەختیار وتی درامایەکی تەلەڤیزیۆنی تەنز بەقەر زانکۆیە کاریگەری جێڵێ لە ناو خێزانەکانی کووردا بۆیە هەمووتان دەسوپلی لێ هەڵماڵن چاکردنی ئەم وڵاتە باوکو میوانەکەی ڕابردوو وتی ئەم وڵاتەوەکو مناڵی خۆمان سیرکەین دەستبەرداری نەبین هەتا چاچی نەکەین ئیتر حەقمان بۆ نەبێ چێ سیاسی گەندەڵە چێوایە با ئێمە کۆمەڵگەکە ڕاستکەینەوە دڵنیا باگەر سیاسەکان گەندەڵیش بن دوای زۆرینە و دوای ڕای باشەکەون هیوادارم شتێکمان کرد بێ دەروون و دیاردەیەم جارش کۆتایی هات سوپاس.